بە سەرمای زستان بە گەرمای هاوین ئەوە ڕسوا نەبێت بە 6 سعات و 7 سعات لە تابورا سەرە بگرێت. ئەمڕۆ موچەی خانشینی سەربازی و شارستانی دابەش دەکرێت لەو بانقانەی کە موچەی دابەش دەکرێت لۆدێکی زۆر دروست بووە بەهۆی سەردانی خانشینانەوە. ژمارەی زۆر لە خانشینان هاتوونە تەباقەکان بۆی کە موچە وەربگرن. منەوێ بچمە لای یەکێ لەو خانشینانە کە هاوکات هونەرمەندیشە. مامۆستا گیان سڵاوە لێبێ بەڕێزێ ئەمڕۆ لێرەی کە موچەی خانشینی وەرئەگری پرۆسەکە چۆن بەڕێواچێ؟ هەتا بڵێ خراپە، هەتا بڵێ ئەمە ڕسواکردنی موچەخۆرانە بە تایبەتی خانەنشینان کارێکێک لەمانە کە بینی سەری سپیە بەلایانی کەمەوە لە 30 ساڵ بەڕۆژووتر خزمەتی میلەتەی کردووە و ناخۆشترین شت لای من ئەوەیە مەسئولین کە هێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ زۆر سوپاسی خۆڕاگری موچەخۆرانەکەین. ئەسڵەنەوە جنێوە بە موچەخۆریە. ئەگەر ئێوە سوپاسی موچەخۆرەکەن بەسیتریش ڕێگە بن با تەوتین بکرێ بۆ خانەنشینی قوربەسەر بۆی بتوانێت موچەکەی بوەرگرێ بە سەرمای زستان بە گەرمای هاوین ئەوە ڕسوا نەبێت بە 6 سعات و 7 سعات لە تابورا سەرە بگرێت. چەند کاتژمێرەوە ساوی لێرە؟ من لە سەعات 8 لێرەم. ئەگەر بۆ یا 201 بەرم کەوێت زۆر باشە. چەند ساڵ خزمەتی هونەری؟ 50 ساڵ خزمەتی هونەری و 40 ساڵ خزمەتی وەزیفی مەیە. ئەوەش نەتیجەکەمانە بەو ڕسواییە حەقی خۆ کە پارەی خۆتە. با بە عەلە لەقەل مۆسەف ئێستا لە دایرەکەی دانیشتۆ مەعاش لە دایرەکەی خۆی وەرەگرێت. بیڵن عەلە لەقەل خانەنشین با تەوتینەکەی بۆ بکرێت ڕسوای سەر جادەکان نەبێت تا مەعاشێک وەرەگرێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی ئەیبینن ژمارەیەکی زۆر لە خاننشینان لە سەرەدا وەساون بۆ وەرگرتنی موچە. مامەجان چەند کاتژمێرە لێرەیتەوە؟ لە 7 بەیانیەوە لێرە. لە 7 چەرێکتر بەردەکەوێ؟ وڵا بەس 3 سەعاتی کە بەرم ناکەم. بۆ 3 ساعتی بە 3 سەعاتی ڕاستی لەم شێوازە؟ نەوەڵا ڕازی نین. ئێمە حەقی خۆمانە خێرمان پێ ناکەن. حەقەکەی خۆمان هەموو من 43 ساڵ خزمەتم هەیە لە دایرە. یعنی ماقولە من بە وەزعایت تواناشمان نییە، یعنی خوا نازانن توانامان نییە لێرە ئەم هەموو ئینتیزاری و چاوەڕوانی. زۆر سپاس بۆ بەڕێزێ. بەڵێ ئەوەی ئەیبینن ژمارەیەک لە خانشینانن کە موچە وەردەگرن، چاوەڕوانی ئەوەن کە موچە وەربگرن. ژمارەی چاوەریان گرتووە، بەڵام ئەوەی دیکە کە ماوەتەوە کە لۆدەی زۆر لەسەر ئەم بانقە هەیە. ئەمە وای کردووە کە چەند کاتژمێرێکیان پێ بچێ هەتا وەکو موچەکانیان وەردەگرن کە ئەمان خانشینی شارستانی کە لە مامۆستا و لە فەرمانبەر و لە چەندانی دیکەی تێدایە کە لێرەدا هاتوون موچە وەربگرن. من لێرە کەسێکم ناسیەوە. مامۆستا عەبدوڕەحمان سڵاو لێبێ بکاتەوە باش. چەند کاتژمێرە لێرەی؟ وڵا تقریبا 2 کاتژمێرە بێ. 2 کاتژمێرە بێ. ڕازی لە شێوازی موچە وەرگرتنە؟ وڵا ڕازی نین. ئەم هەیە شێوەیەک هەموو هەموو نەخۆشین و هەر کەسە دەردێکمان هەیە و ئازارێکمان هەیە و پیرین و هەموو 30 ساڵ و 35 ساڵەمانە خزمەتمان هەیە و پێویستیمان بە پسوو هەیە، بە ئیسراحەت هەیە. بەڕێزێ بەڕێوەبەری قوتابخانەش بووی وایە؟ بەڕێوەبەری سانەیەکم. منیشە بوو لە قوتابیەکانی جەنابەیە. کەتوبی ئینشەڵڵا بژیت. زۆر سپاس دەکەم. دەوێتەوەنێکی درێژ بۆ جەنابێ. بەڵێ ئەوەی کە بینیتان وەرگرتنی موچەی خانشینانە لە باڵقی مەڵکەندی لە شاری سلێمانی کە لۆد و خەرەباڵقی زۆر لەم بانقەدا هەیە.